ئەو سیاسەتاش یان وڵات ئاوەدان دەکا یان کاولی دەکا. سیاسەت لە حکمی گشتیدا خراپ نییە. شاعیرێکی بەڕێزمان هەیە، مامۆستا هێمن عەلی، کتێبێکی هەیە بە دیاری بۆی نادم زەنگی زەمان. لەو کتێبەدا کە شاعیرێکی ڕەخنەگرە لە لاپەڕە 154 شعرێکی درێژە من کورتەیەکی بۆیەوە دەخوێنمەوە. ئەڵە سیاسەت ژەهرە و هەم دەرمانە، زیندانە و هەم خەستەخانە، سیاسەت مەرگە هەم ژیانەوە، ئازارە و هەم حەسانەوە. سیاسەتی حەکیمانە و ڕاست و دروست میلەت دەژێنێتەوە، وەک خەستەخانەیە تەداوی برینەکانی دەکا، باری ئابووریت بەهێز دەکا، وڵات ئارام دەکا. سیاسەتی خراپ و چەوت و چەوێڵیش وڵات دەکا بە کاول و بە جەنگ و بە وێرانکاری و بە برسێتی و بە قات و قڕی و بە دوژمنایەتی بینی خەڵک. وڵاتانی پێشکەوتوو لە سایی سیاسەتە حەساونەوە، وڵاتانی ئێمەش دەبێ وریابین سیاسەت سەرمان نەخوا. بەداخەوە ئەوانەی کە خەڵک چاکەیان لەگەڵ دەکا کە دەنگت پێدەدا، ئەو دەنگە بەڕێزم هەر ماڵت ئاوا بێ و سوپاس نییە. میلەت تێری خوار کاندی دە بەڕێزەکان، ئەوانەی بەرپرسیاری حکومەتتان هەیە، ئەوانەی خانە نشین بوون. میلەتی کورد تێری خوار لە سوپاس و ماڵت ئاوا بێ. ئەبێ پاداشتی بە خزمەتکردن بدەیتەوە، پاداشتی بەوە بێ فێڵی لێ نەکەی. هەر وەکو شاعیر دەڵێ هەر سوارێکە هات ئەسپەکەی بە خەڵکی فەقیر بەستەوە، ئەو پاشکۆی پڕکرد و ڕۆیی خەڵکیش سفر بەدەستەوە. جا خەڵک دەنگ دەدا دەنگ ناداوە ئیشی من نییە، ئەوەی من تەداخولی ئەو کارانە ناکەم. بەڵام خەڵکی فەقیری داما و یەک نیشانەی هەیە، دەوڵەمەندەگە بشتێ بۆ دەنگدان، خاوەن کەسایەتی بەرزگە بشتێ بۆ دەنگدان، بە حاڵ پەنجەی دەگەێنێتە مەرەکەب بەکە، سەری پەنجەی بە حاڵ مەرەکەباوی بووە، دێشتە دەرەوە ئارام بۆ خۆی دەڕوە. فەقیری ئێمە کە دەچێ بۆ دەنگدان حتا ئێرەی تێدەکا، پەنجەی هێناوەتە دەرەوە، لە پەدەشتیشی بۆ یاغاوی بووە. هەل لە دەرگاکەتشەوە ئەو دیوە ئینجازینە بۆ حکومەتیش دەڵێتەوە، ئەمجا ناڕازیشە، ئێتە وەڵای نازان بە کامیان بڕوا بکەین. هەر تۆ دایمە سفر بەدەستەوەی، وەکو بیرکاریەکە دەڵێ دایمە میلەتی فەقیر سفر بەدەستەوە. کابراش پاشکۆی خۆی پڕ کرد و یاخوا جاوی ئەوەی گەیشتە بەغادەستی گەیشتە ئەو پارەیە، ئەوە زەحمەتە 10 جاری کە ژوازی لێ بێنێ، ئەوە دەمی وا چەور بۆ بەشی حەو پشتیکەی لێ خستووە. بەڵام یەک کاتان لێ دەکەم، ماڵتان دزی لە شۆفڵ و گرێدەر و گەڵابەی ئەم وڵاتەوە هەمووتان ئاودی کرد و دزیتان حتا نەوت و غاز، بەس توخوا دینی خەڵک مەدزن، توخوا ئەو کوردایەتە پاکەی لە دڵی خەڵکا بوو کە نیشتیمانی خۆی خۆش دەویست ئەویشتان لێ دزین. کارێک مەکەن ئەوەندە یەکتر بە دز و درۆزن دەزانن، وەڵاهی نازانێت کامتان ڕاستن و کامتان درۆن. وازام دواتریش تەلەفۆن بۆ یەکتر دەکەن فڵان کەس دڵت گەر نەگرێەوە، هەر حەملەی هەڵبژارنە هیچ نییە، دوایی بەیانی داوەتم بە. بەڵام خەڵکس چاواشە کردووە. ئەم چیرۆکە بەسەر هاتە ڕاستەقینە کە لە کتێبی کەشف الئەسرارا هاتووە و نووسەری ئێرانی محەممەد ڕەزا ئارمیون لە کتێبی من و ئێمەدا نووسیوێتی و مامۆستا جەبارتەنیا کردوێتی بە کوردی لە فارسیەوە لە لاپەڕەی 53دا دەڵێ کابرایەکە بوو چیف دز بوو، پارەی خەڵکی دەفڕ. ڕۆژێک دزدانی کابرایەکی دزی پارەکەی لێسەند و بردی کە دوور کەوتەوە، پارەیەکی زۆر زۆری تێدا بوو، وەنە سەفتە دۆلارێکی تێدا بوو بێ، زێڕی تێدا بوو. بەڵام لە ناو پارەکاندا دوعایەکی تێدا بوو، ئایەتل کورسییەکی تێدا بوو. کابرای دزە قاچەکانی لە کار کەوتن، گەڕایەوە و ڕێک پارەکەی دایەوە بە کابرا. خەڵکێک سەریان سوڕما، تۆ زۆر بە ئاسانی پارەکە لە جیفانی دەرێنا، ئەی بۆت هێنایەوە ئەو هەموو پارەیەش، خۆ تۆ دزی چیف بڕی. وتی وەڵڵی کە سەیرم کرد ئایەتل کورسییەکی تێدایە، دوعایەکی تێدایە. ئەو پیاوە بەو نیەتە ئەوەی لە ناو دزدانەکەی داناوە کە ئەم ئاەتە قورئانی و ئەم دوعایە پارەکەی بۆ دەپارێزێ. ئەوەندە بیر و باوەڕەکەی بە قووەتە. وەڵڵی کاتێک کە من پارەکانم برد و ئەم ئاەتەشی تێدا بوو، ئەوە بێجگە لەوەی کە ماڵەکەی و پارەکەیم دزی، عەقیدەکەیشم لەق کرد. دوایی کابرا دەکەوێتە گومانەوە، ئای خوای جا من ئەو ئاەتەشم تێکرد بوو، ئایەتل کورسی تێدا بوو، قول ئەعوذ برەبی الفەلەق و ناسی تێدا بوو، دوعای تێدا بوو، ئەوە چۆن دەستی دزی گەیشتێ؟ ئەو عەقیدە و بیر و باوەڕەی چەند ساڵە لە باب و باپیرانەوە کۆی کردوێتەوە لە ناو دڵیایەتی، من پارەکەیشم برد و عەقیدەکەیشم لەق کرد و عەقیدەکەیشم دزی. ئەوە ئەو پەڕی بێویژدانیە. ئەگە بەس پارەکەی بۆیە پارەکەیم دەبرد، چونکە جارش کە پارە دەست دەکەوێتەوە، پارەکان کۆ دەکاتەوە، ڕۆژەکە دوو ئەوەندە پەیدا دەکاتەوە، پارە دێتەوە شوێنی. بەڵام بیر و باوەڕ کە دزرا نایەتەوە شوێنی. گەورەترین بێویژدانی ئەوەیە ئینسان بیر و باوەڕی خەڵک بدزێ. توخوا بیر و باوەڕی کوردایەتی پاکی ئەو خەڵکە مەدزن لە پێناوی معاشەکەی بەغادا. هەر ئەوەندە دەستان گەیشتە کورسی و کولیارەکە، ئێتر میلەت سفر بەدەستەوە، بەخوا حتا 4 ساڵی کە هەر ناشن ناسێتەوە ژمارە تەلەفۆنیش هەڵ ناگرێ. بۆیە ئەوەندەی کە دەدزن پارە بدزن،
ملت هێشتا نانی خۆی پەیدا دەکا بەڵام بیر و باوەڕ و عەقیدەی خەڵک مەدزن دینی مەدزن وجدانی مەدزن متمانەی مەدزن کە ملت متمانەی بە هیچ شتێک نەمێنێ لە پێناوی دەنگەکەی تۆدا